یەسنا خالیدینی شتەجێی شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانە. هەر لە منداڵیەوە خولیایەکی زۆری بۆ کاری هونەری و شار و خوێندنەوە هەبووە. لە چەندین کۆنسێرت و مەراسیمی هەزار دەفدا بەشداری کردووە. لە ئێستادا یەکەم بەرهەمی خۆی بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان تۆمار کردووە کە هۆنراوەکەی فۆڵکلۆرە و چەندین کاری نوێشی بۆ بڵاوکردنەوە ئامادەیە. رحمة